بینەرانی خۆشەویستی بەردامەی لێکدانەوەی هەواڵ سڵاو ئەم کاتتان باش. بەداخەوە هەروەک لە هەواڵەکاندا ئاگاتان لێبوو دوێنێ ژنێکی تر بووە قوربانی سیستمی بێڕەحم و بێبەزەی پیاوسالاری و لە نێو ئاگری دواکەوتوی و ڕەکی باوکێکی بێبەزەیدا سووتە و گیانی سپارد. وی ڕای مەحکومکردنی ئەم کردەوە دژە مرۆڤانەیە و دەربڕینی هاوخەمی خۆمان لەگەڵ ئازیزانی ئەو خانمە لێرە لە ئستدیۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاوڕێکانی کەرەمپور ئەندامی کومیتەی ژنانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستمان داوت کردووە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم ڕووداوە دڵتەزێنە. هاوڕێماندن. هاوڕێکانی وێ ڕایسلااو سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە و پێمان بڵێ دوایین زانیاریەکان سەبارەت بەم کردەوە دژە ئینسانیە چییە؟ سلااو ڕۆی ئەڕێز بۆ ئێوە و سپاس بۆ داوەتەکەتان. ئاخرین زانیاریەکان لەم ڕووداوە دڵتەزینەوە یەژێکە دوێنێ ڕۆژی یەکشەممە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەواڵێک بڵاو بووە کە ژنێکی 22 ساڵە بە ناوی فایزە مەلێکی لە یەکێک لە ئاوایەکانی شاری سنە بەدەستی باوکی خۆی ئاگردراوە. هۆکاری ئەم ڕووداوەشە چی بووە کە ئەم ژنە پێشووتر تەک ئێستێواجی کردووە لە هاوسەرەکەی جیا بووە سۆیسە لەگەڵ کوڕێکە بووە بە دۆس و قرار بووە ژیانی هاوبەش پێک بێنن بەڵام بنە ماڵی کوڕەکە مخالفی ئەم کارە بوون بۆیە ئێرتباتی ئەم کچە فایزە تە کوڕەکە بەردەوام بووە باوکی کە ئەزانێ دوایەوەی کە ئەشکەنجەی ئەدا و ئازاریەدا بە بنزین ئاگریەدا ماوەی 6 تا 7 ڕۆژ لە بیمارستانی کۆسەری سنا بەستەری بۆ بەداخەوە دوێنێ ڕۆژی یەکشەمە گیانی لەدەستاوە. ئەم هەواڵێکە لەلایەن دکترێک کە لە بیمارستانی کۆسەرا بووە لەسەر ئینستاگرام دانراوە بۆەوەی کە وتیە ئەم کچە بە چاوی داوایەوەیە کرد کە کۆمەکی کەین کە زیندوو بمێنێت بۆیە منم هەواڵمە بڵاو کردوەسەوە کە دەستگای قەزایی پێگیری ئەم جریانە بێت و باوکیی تا ئێستا هەر ئازادە. دوای ئەوەی کە ئەم کچە گیانی لەدەسەدا لە میانێقباڵی سنا خەڵکێک کۆە بێتەوە ڕژیم ناچارەکەن کە هەر لۆمیانە باوکی ئەم کچە دەستگیر بکەن هەرچەند کە بەشێک لەو خەڵکیچە هەر دەستگیر کراوە و دادستانی سنە حکمی داوە کە نظام پزیشکی سنە بەم دوکترەکەم هەواڵەیە ڕێسانەی کردوەسەوە بەرخۆرد بکەن بۆیە وتی ئەمە شاکی خصوصی نیە وەکارێکی ئشتبایە بەڵام تا ئێستا ئەرەوەی کە باوکی فعلەن دەستگیر کراوە. بڵێ هاوڕێکانی زۆر سپاس بۆ وتارەکەتان پێشان وایە بۆچی کوشتنی ژنان بەم ئاسانیە و بەم شێوەیە و هەر ڕۆژێک لە سوچێکی کوردستان و ئێراندا ڕوودەدات. باتەوەجو بە فەرهەنگێکی سنەتی و ئێرتجاعی مرد سالار و ژنستیس کە هانا و جامعە هەموو ئەم فەرهەنگە دواکۆتووە ئێرتجاعیە بووە بەهۆیەوەی کە کۆمەڵگا تووشی یەک سری مناسباتی غەڵەت و کارهایەکی ئشتبابی بە تایبەت ئەم سۆنان و فەرهەنگە ئێرتجاعیە دواکۆتوانە بۆ ژنان جەهەنەمێکی دروست کردووە. بەڵام یاساوە قانونی جمهوری ئیسلامی کە خۆی زدێژنە و لە ئەم قانون و یاسایە لە قورئان و لە ئاین و لە ئیسلام وەرگرتووە کردیە سەکارێک کە ئەم فەرهەنگە دواکۆتووە ئەم فەرهەنگە قەبماندە ئەم پیاوسالاریەوە ئەم فەرهەنگە زدێژنە قانونی بێتەوە و لە قانونی جمهوری ئیسلامیە بۆەوەی کە ژن مایەملەکی پیاوەیسە باوکی بێ برای بێ شووی بێ ژن مایەملەکی پیاوەوە لە قانونی مۆجازاتە کاتێکە ژنێک بەدەستی سە برای بێ وتم باوکی بێ یا شووی بێ گیانی لەدەسەدا مۆجازاتەکەی کەمتەر بۆی کە ملکی ئەو پیاوەسە و ئەم قانونە بووە بە هۆی ئەوەی کە بە نوعی پشتگیری لەم فەرهەنگە غەڵەتەیەکە و دەستبردن بۆ کوشتنی ژن ئاسانتری کردوەسەوە بۆ خڵکشایە دەگەر بەبوونی ئەم فەرهەنگە کۆنە سنەتیە مەذهبیە کە هانا و جامە ئەگەر دۆڵەتی تر بواە حداقل سەرەکی ترین
حقوقی دموکراتیک بۆ ژنان وایە بەڵام چۆن قانونی جمهوری ئیسلامی ڕسمەن حتا پەرەپێدانی ئەم سنەت و ئەم سنەتی مەرد سالاری قوانینی ارتجاعیە بۆیە ژنان واقعان لە ئێرانە لە جەهەنەمێکا ژیانەکان کە لە سەرەکی تەرین حقوقیان مەحرومن. بۆ محکومکردنی ئەم کردەوە دژە ئینسانیەت تا ئێستا چی کراوە؟ لە کۆمەڵایەتیەکە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دیارە کە زۆر لە خەڵک واکۆنیشی نیشانداوە خەشمی خۆی بەرالێ ئەم کردەوە قیزەونە نیشانداوە و لە فعالینی ژن لە سنا ئیتلاعیەیانداوە ئەمەیانە مەحکوم کردووە و داوایان کردووە لە ژنان و پیاوانی ئازادی خواز لە سازمانهای مختلف بۆ گۆڕینی ئەم قوانینە مبارزە بکەن و هەروواکە لە سوالەکی چای شارەم کرد خەڵک کۆبوونەوە و دۆڵەتیان وادار کردووە کە بۆکی ئەم کچە دەستگیر بکە. بەڵێ هەروەکو خۆتان وتن تاوانبارەکە گیراوە پێت وایە ڕژیمی کە خۆی ژنان سەنگسارەکات دەیان کوژێت و زیندانیان دەکات هیچ حسابێک بۆ ژنان ڕسمە ناکات بەگرتنی ئەم تاوانبارە چی پێ دەکرێت؟ ڕاستیەکەی ئەوەی کە باوکی ئەم کچیانە گرتووە فشارێک بووە کە لەلایەن خەڵکەوە هاتووە شاید بەنوعی ئەم بۆکیانە نجات داوە کە دەستگیریان کردو ئەگەنا ئەگەر قەستی ئەوەیان بوو کە باوکەکە مۆجازاتکەن هەر کاتێک کە دەستی دابوو بەم جنایەتەوە ئانە دەستگیریانە کرد بۆیە چۆن خۆی پێی خۆشە کە ژن محدود بێتەوە پێی خۆشەکی ئەم سنەتە دواکۆتوانە ئەم فەرهەنگە عقبماندە مرتەجع ئەم مەرد سالاری هەر بمێنێت بۆیە بە نوعی بۆکەکەی نجات داوە قەتەن وەکو مابەقی قەتڵای ناموسی کە ئامارێکی دقیق لە بەردەستانیە بەڵام ئێمە ئەیبینین لە شوێنهایەکی مختلف بەتایبەت ئیسە بێژینێمە قسەکەمان لەسەر کوردستانە لە کوردستان کەسانێک لەلایەن باوکیانۆ یا برایانۆ یا شویانۆ گیانیان لە دەسەدەن دوای ماوەیەکی کورد بە حکمێکی زۆر سووک محکومە بن و حتا دوای ماوەیەکی کورد ئەمە بێ بە جەریمەیەکی نەقدیە بەدانانی وەسیقە ئازادە بن بۆیە ئەمی شاید لە ژێر فشاری خەڵک بتوانێ حکمێکی سەبۆکی پێبا بەڵام دەرنەهایەت حکومەکەی هەر هیچ نیە و ئازادی جەبێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێکانی لە کاتی ئێستادا ئەڵکی هەڵسوراوانی بزوتنەوەی ژنان و ڕوتی یەکسانی خواست چییە؟ ڕاستیەکەی من داوا ناکەم لە بزوتنەوەی ژنان کە ڤاکۆنش نیشان بەم هەر واکەوتیشم ئتلاعیەندا ئەوە ئەرکی سەرشانی ئەوانە من داواکەم لە هەموو ئینسانی کە ئازادی خواز و بەرابری تەڵەبە خاهانی ئازادیە خاهانی نەمانی ئەم قوانینە ئێرتێجایەسەوە هەموو فعالینی سەبێژین حفزی محیطی زیست فعالینی حقوقی کودک فعالینی جونبشی کاریگەری داواکەم لە هەموویان کە دەست بەدەست یەک بدەن و نەیڵن تازە ئەم مۆرێدە بەداخەوە ئەمیش لە دەستمان دەرچوو بەڵام بۆ داهاتوو کە ئتحادیان بێ دەست بەدەست یەک بدەن بەوە بن بە دەنگێک کە ئەم قوانینە لەغو بکەن ئەم قوانینە بگۆڕن و ئەوەی کە ئەم کارە قیزەونە محکوم بکەن ئەمیچە بێ باوەی کە ئەوان هاودڵیەک لە ناو ئەم جۆنبشانە دروست بێت هەرچونکە سیستەمی حاکم بە مل ئێرانە جمهوری ئیسلامی خۆی قوانینی هەر ئەوەسەوە تا زمانێک کە جمهوری ئیسلامی حاکمە و ئەم سیستەمە بەردەوامە قەتئەن ئەم خشونەتانە هەر ڕیشەکە نابێت و ئێمە هەدەفی ئەسلیمانە بێ لە بینبردنی جمهوری ئیسلامی بێ چۆن خۆی جمهوری ئیسلامی ڕۆژانە بە تەرویجی خشونەت لەوانە مەسەڵەن ئیعدام لە مەلەی ئاما و هەروە دانانی مجازاتێکی زۆر زۆر کەمتر بۆ کارهایەک ئالەم دەسە مۆرەوێجە تەرویجیەکە و خۆیکی بە قانون و بە هەموو سنەتێکەوە کە هەسی پشتیەگری بۆیە تا سیستەمی ئەم سیستەمە حکوومەتی جمهوری ئیسلامی بەردەوامە ئەمانە ڕیشەکە نابێ بەڵام هەرەوەی کە ئێمە مقاومەتێکین مبارزە بکەین حتا بۆ گۆڕینی ئەم یاسا و گۆڕینی ئەم قوانینە خۆی هەڵمەتێکی زۆر زۆر گۆرەیە. بەڵێ سپاس بۆ بەشداریتان هاوڕەکانی لەم بەرنامەیە. سپاس بۆ بینەرانتان.
بەڵێ خۆشەویستان ئەوەی بینیتان قسە و باسێک بوو سەبارەت بەو کردەوە دژە ئینسانیە کە دوێنێ لە شاری سنە بووە هۆی سووتان و گیان لە دەستانی ژنێک بەدەستی بێبەزایی باوکی کەوێ ڕای هاوڕێکانی کەرەمپور ئەندامی کۆمیتەی ژنانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران تاوتۆمان کرد. ئێستاش سەرنجتان ڕادەکێشم بۆ بینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.